گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. ئازادی کاتی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان بەدانانی بارمتا لە سێدارەدانی 7 بانگکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، درێژەیە گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر چالاکانی سیاسی دەرەوەی وڵات، سەپاندنی تۆمەتی ناڕەوای محارەبە بەسەر 2 هاوڵاتی یارسان و بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 2 برای خەڵکی شارستانی چابەهار. درێژەی هەواڵەکان. ئازادی کاتی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان بەدانانی بارمتە. ڕۆژی ڕابردوو ئەستی موحەممەدی دایکی 2 چالاکی سیاسی خەڵکی شاری بۆکان پاش 15 ڕۆژ دەست بەسەرکران بەدانانی بارمتەی قورس ئازاد کرا. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە ڕۆژی دووشەممە 21 گوڵانی 1450 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە ناوبراو لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و هەروەها چاوپێکەوتن و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکرا بوو. لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 7 هاوڵاتیە کە تەنیا ناسنامەی 5 کەسیان بە ناوەکانی سامان ئیبراهیمی، عەلی شەهبازی، جەواد غەفران تالب، محەممەد ڕەشکەن و ئیلیاس زەیندەلینی ئاشکرا کراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی زاهدان، بیرجند، مەشهەد و کرماشان لە سێدارە دراون. درێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر چالاکانی سیاسی دەرەوەی وڵات. بە پێی راپۆرتی گەیشتوو بنەماڵەی چالاکانی سیاسی دەرەوەی وڵات لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بە شێوەیەکی بەردەوام بانگهێشت و لێپرسینەوەیان لێ دەکرێت. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بنەماڵەی سەعید سەعیدی چالاکی سیاسی و بەندکراوی پێشووی سیاسی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بانگهێشت و لێپرسینەوەیان لێکراوە. هەروەها بنەماڵەی ئەو هاوڵاتیە سەرەڕای هەموو گوشارەکانی ناوەندە ئەمنیەکان هەڕەشەیان لێکراوە کە پێویستە شوێنی نیشتەجێبوونی کوڕەکەیان بە ناوەندە ئەمنیەکانی ڕژیم ڕابگەینن و ئەگەر ئەو کارە نەکەن ڕوبەڕووی دۆسیەی قەزایی دەبنەوە. سەپاندنی تۆمەتی ناڕەوای محاربە بەسەر 2 هاوڵاتی یارسان. لە ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی پەیرەوی ئاینی یارسان لەلایەن دادگای انقلابی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە ڕەوەندێکی نایاساییدا تۆمەتی محاربەیان بەسەردا سەپێنراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو شارومەندە بە ناوەکانی سەجاد و شایان وەیسی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە ئەو 2 بەندکراوە پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوەکانیان لە گرتوخانەکانی ئیتلاعات ڕەوانەی بەندیخانەی دیزڵابادی کرماشان کراون و دۆخی تەندروستیان ناجێگیرە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 2 برای خەڵکی شارستانی چابەهار. بە پێی دوایین راپۆرتەکان 2 برای خەڵکی شارستانی چابەهار سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 11 ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو 2 شارومەندە بە ناوەکانی نوربەخش و یەحیا جەدگال ڕۆژی سێشەممە 29 گوڵانی 1450 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسە کە ئەو 2 شارومەندە بەهۆی ئەشکەنجەی هێزە ئەمنیەکانەوە دۆخی تەندروستیان ناجێگیرە و لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست پێبەشکراون.
دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شارستانی مهرستان. ڕۆژی پێنجشەمبە 7 جۆزەردانی 1405 هەتاوی دوو برای خەڵکی شارستانی مهرستان سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی موحسێن و ئیحسان دێهانی دانیشتووی گوندی سیاتفاتی ببورن گوندی سیاتفاقی شارستانی مهرستان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بەبێ نیشاندانی بەڵگەی قەزایی بۆ پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. جێگای ئاماژەیە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستان نیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراوە. ناڕەزایەتی کرێکارانی نەخۆشخانەی ئیمام عەلی چابەهار. بە پێی دوایین راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە نەخۆشخانەی ئیمام عەلی چابەهار دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. قەیرانی کۆچکردنی پزیشکان لە ئێران. بە پێی دوایین زانیاریەکان لا لێکۆڵینەوەیەکدا دەرکەوتووە کە زۆربەی یاریدەرانی پزیشکی بەهۆی خراپی دۆخی ئابووری ژیانیان تەمای کۆچکردنیان هەیە. وتەبێژی کۆمەڵەی پزیشکانی دەرونی ئێران ڕایگەیاندووە کە بە هۆکاری بێمتمانەی بەداهاتووی پیشەیی و کەمبوونەوەی هیوا بۆ مانەوە لەگەڵ پێکهاتەی دەرمانی وڵاتدا هەوڵی کۆچکردن بۆ دەرەوەی وڵات دەدەن. هەروەها ناوبراو لە درێژەدا دەڵێت خاڵی گرنگ ئەوەیە کە 81% بەشداربووانی ڕاپرسیەکە ڕایگەیاندووە کە هیچ هیوایەکیان بە چاکردنی دۆخی ئستانیە و ئەم ئامارانە نیشانی قەیرانێکی قۆڵن لە هێزی مرۆیی تەندروستیدا. قەیرانێکی کە ئەگەر بەجددی وەرنەگیرێت لە ساڵانی داهاتوودا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کوالیتی چاودێری، دەستڕاگەیشتنی خەڵک بە پزیشکی پسپۆڕ و داڕمانی زیاتری ستافی دەرمان دەبێت کە ڕاستەوخۆ سەلامەتی خەڵک دەکاتە ئامانج. بانگهێشتی نەهالە شەهیدی یەزدی لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕژیمەوە. بە پێی دوایین زانیاریەکان نەهالە شەهیدی یەزدی هاوڵاتیکی بەهایی و دانیشتووی شاری کەرەج لەلایەن دادگای ئینقلابی شاری کرمانەوە بانگهێشت کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە کە پێشووتر لەلایەن دادگای ئینقلابی کرمانەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 6 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. لەلایەن لەقی جێبەجێکردنی سزاکانی دادگای ئینقلابی ئەو شارەوە بانگهێشت و پێڕاگەیاندراوە کە پێویستە تا ڕۆژی سێشەممە 12 جۆزەردان بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی خۆی ڕادەست بکات. خراپی دۆخی تەندروستی لیندزی فۆرمان بەهۆی مانگرتنەوە لە زیندانی ئێڤین. بە پێی هەواڵی گەیشتوو لیندزی فۆرمان شارومەندی بریتانیایی بەندکراو لە زیندانی ئێڤین بەهۆی مانگرتنی لە خواردن دۆخی تەندروستی ناجێگیرە و مەترسی لەسەر ژیانی هەیە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو شارومەندە کە بۆ ماوەی زیاتر لە 11 ڕۆژە بەهۆی ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی و هەروەها نایاسایی بوونی مانی لە خواردن گرتووە، تووشی چەندین نەخۆشی بووە و لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی خێرا بێبەش کراوە. شایانی باسە کە بەهۆی نەبوونی مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی نیگەرانیکی زۆر سەبارەت بە دۆخی تەندروستی ناوبراو لە ئارادایە و چالاکانی مافی مرۆڤ خوازیاری گوشاری کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ سەربەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون.
سەرۆکوەزیرانی عێراق داوای چەککردنی گروپە چەکدارەکان دەکات. ڕۆژی ڕابردوو عەلی زەیدی سەرۆکوەزیرانی نوێ عێراق ڕایگەیاندووە کە پێویستە گروپە چەکدارە نایاساییەکانی عێراق بە تەواوی چەک بکرێن. بە پێی هەواڵی گەیشتوو ناوبرا و هەروەها ئاماژە بەوە کردووە کە پێویستە سەرجەم گروپە چەکدارە شیعیەکانی وڵاتەکە بچنە ژێر چاودێری حکوومەت و دامەزراوە فەرمیەکان و لە نێو پێکاتە فەرمیەکانی دەوڵەتدا تێکەڵ بکرێن. شایانی باسە کە لە مانگەکانی ڕابردوودا دەوڵەتی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی گوشارێکی زۆر توندیان خستووەتە سەر حکوومەتی فیدراڵی عێراق تاکو گروپە چەکدارە نایاساییەکان بە تەواوی هەڵبۆشێنرێتەوە و تێکەڵی دامەزراوە فەرمیەکانی عێراق ببن. دووە هەواڵمان سەبارەتە بە درێژەی گەماروی دەریایی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکاوە. ڕۆژی هەینی 8 جۆزەردان هێزە دەریاییەکانی ئەمریکا ڕایان گەیاند کە درێژە بە گەماروی دەریایی ڕژیمی کۆماری ئیسلامی دەدەن و تا ئێستا زیاتر لە 100 کەشتی پەیوەندیدار بە ڕژیمی ناچارکراون ئاراستەکانیان بگۆڕن. ڕۆژی ڕابردوو سیندکام فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا ڕایگەیاند کە تا ئێستا 115 کەشتی بازرگانی پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامی و وڵاتانی دۆستی ناچارکراون ئاراستەکانیان بگۆڕن تاکو هیچ کاڵایەک نەبرێتە ناو لەنگەرگەکانی کۆماری ئیسلامی و لەوێوە دەرنەچێت. لە هەمان کاتدا بەرپرسانی ئەمریکا بە توندی جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە بە هیچ شێوەیەک دەرفەتی ئەوە بە ڕژیمی کۆماری ئیسلامی نادەن لەو کەشتیانەی کە لە گەروی هۆرموز تێپەڕ دەبن باج وەربگیرێت و تەنانەت کۆمەڵێک لە کەسایەتیە پەیوەندیدارەکان بەم بابەتە لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە گەمارۆیان بەسەردا سەپێنراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.